هرما کوردستان سالاک به بینبونا سازین یاسادانانه کو پارلمان کوردستان در باز بیتن اولوی راوشجی زربه رخنان آراسه پارتا دموکراتا کوردستان تینکرن سکرتیر مکتب سیاسی پارتی جید بیجتن او گاوا کو هاویتیه به رد فعل کرینه و شانیازی ناکنه بهش کارخستنا پارلمانی اوی بسری پارلمان ده علاقه سببیه اما افتخاری پیناکین والله رد فعله فعلي خراب رد فعلي خراب لدرس به فعلي خراب رد فعلي باش لدرس نابه إلا هنكي لبرأوا تشيثر ناتر إيما أم اتهامانا قبول بكينوا هندك جه حزبين سياسي زده بري و روشا سياسي كو هرما كردستان تدا درباز بيتن هشتا به هيوي و لپاشا روژا هرمي تماشا دكن برپرسه دستا کارگریا مکتب سیاسی کتید بیجتن آریشا قابلی چاره سرکنی نود بیجتن پارتی پتیوی نبو پارلمان جکار خستی برکو پتیوی بو لرکا فشارندن فشارن خوا درست کربان پارتی ایتوانی نچێتە ناو پەرلەمان لە کاتی جەلسەکە مقاتعەی بکە ڕێگەکانی تری قانونی و سیاسی بگرتایە دەبەر مزاهراتی بکردایەوە باشتر بوو پەرلەمان تعتیل کرا ئێمە بۆ امیدارێکیشە یەکگرتوویە ئیسلامیە کوردستانê بê kêm temaşekirina aliyên siyasî û xwe bi mezin zanîn wekû ew bîjtin sedema serekî ye bo rewşa rawasiya nihaya herêmê. بنتیجه خو مقدسکردن بۆتە مۆدە بۆتە سەقافە خۆ پیرۆزکردن بەرامبەر کەمکردنەوە بە کەم سیرکردن کە ئەمە زۆر دیارە خطووکەی هەر کەسمان بی هەر لایەنێک لە لایەنەکان بی پێوەی دیارە ئەو حاڵەتە. هف آوای امیداره گشته یگرتو امیر کمال اسلامی جی رخنه لخوا مازن کرنا هندک جی حزب و سرکردن هرم دگریتن او گوتی کسانک وها هزدکان کل اسمانی هاتی نخواره. اگر وضع كمان آوا بمينيتوا او باجي كديدين لسمع واعتباري هرم كمان لبيزار تركردني خلشي لبارگرجي زياتري سياسي ل زیاتر دواکەوتنی گەلەکەمان لەو ئاواتانی کە بەرەو ڕوویان دەچێت یعنی تێزچووی چارەسەری کێشەکان زۆر کەمترە لە هەموو باجە قورسانە کە دەیاندەین. لەوەستکردنا پەرلەمانە کوردستانê ڕاستی رخنەیە زۆرینە ئالیان سیاسی و بەشێک ji هەوڵاتین هەرێمê بووە لێ سکرتێرە حیزبا سالیس بیجتن ئەگەر دەنەهادا حکوومەت jî بێتە شکارخستن çê ji rewşê naguhrîtin. زۆر جا سوپاسی کنسولگەریەکان دەکەم هەمووان کۆکەنەوە لە هۆڵێکە سوپاسی کاک دکتۆرەکەم هەمووی کۆکردێتەوە لە هۆڵێکە پێکەوە ڕەنگە هیوایە ڕەنگە 3 مانگێکیان نەدیبێ 6 مانگێکیان نەدیبێ کارێکی باش و گرنگیان کردووە بەڵام بۆ خۆمان لەسەر مێزێک کۆ نابینەوە بۆ یەک بۆڵ ناکەین بۆ خەتاکانە خەینە سەر یەکتری من پێم وایە ئەوە ڕەنگە هەندێکی ناحەقی تێدا بێ. دنهادا پارتی تشتکی نو لسر کارکرنا پارلمانی بیجتن و آماجه پیک دیکت لگل گوهرینا دستا سرکاتیا پارلمانی پیتوی هیکلیا حکومت جی دوباره بهتا دارشتن.